والله داواکاری خەڵک ئەوەیە کە سایلویەکان بکرێتەوە سایلۆ چەند مانگە نزیکی مانگێکە گەنمەکان لە سرەیە و سایلۆ ناکرێتەوە داواکاریمان ئەوە ئێستا ئێمە گەنممان لە عەرض خالی کردیە کەسێک نییە گەنم لێ ماوەڵگرێت سایق تلێرەکان هەمی تووشی خسارەتمەندێک زۆر بیگەن لەبەرەوەی نزیکی مەلیۆنێک زیاتر بە شەو و ڕۆژ مەلیۆنێکیان وەرگرتەوە بە 25 ڕۆژە وەڵڵاهی دەخوازین ئەو گەنمە تەسمیل سایلۆ ڕیوێ بکەین و داواکاریمان ئەوە گەنمی فەلاح لە عەرض نەمینی لەناو سیارە مایە ئەیە 20 ڕۆمانجی سایق دەڵێ من گەنمی خۆم بەتاڵ دەکەم 2000 سیارە وا لە سرەیە هەمی پارە دەخوازن ئێستا بە مەیلۆنێک و بە 2 مەیلۆن ها لە سەرنە لە فەلاح داوا دەکەن پارەیان بدەنێ و لێرە بەتاڵ کەس بەتاڵ ناکە ئایا بۆ ناکەنەوە بەغدا مۆزیفی ناردیە سایلو کردیتەوە پارەی سەرف کردیە بۆیان پار لە فەلاح وەرلەگری پاری دەتە فەلاح کێ خەسار دەبی بۆ ناکەنەوە سەبەبی چییە چەند شەخسێکە لە کوردستان مانەی ئەو تشتەنە کوردستانیان شتێکتە مالەسەر حکومەت کوردستان ئاگادار ئەو شتەنیە داوا دەکەین بۆمان بکەنەوە وەڵی هەیە بێ شەوانە و هەیەش بە شەوانە هەیە 50,000 لەگرێش بێ شەوانەیە هەیەش بە شەوانەیە کاریتان چی ینی بوو کاریمانەوە سالو ڕێ بتەوە فەلاح قورچێبان سەری خودان گەنیمش قورچێبان سەری سایق ئەیە چەند ڕۆژە بارمان کردیە سارەمان سۆتە بە ڕۆژ خالیکردنی نییە هەدێژن سوبەی هەرمی یعنی ئەو گردبنەوە بۆ چی بوو لەسەر چی بوو وەڵا بۆ ئەوەیە کە سالوی ڕڤیە بکتەوە بۆ فەلاح و بۆ سایق چەند ینی چەند فەلاح لەسرە و سالو بوو وەڵاهی بێحەد زۆرە بەس سایق سارە 1200 تریل هەیە لەسرە خستۆتن لەبەر ڕۆژ و خالیکردنیان نییە ینی چیان بەیان گوتووە وەڵا بێمە دەرێن سوبەی